ڕەوەند سەحەر سڵاوتان لێبێت بانیتان باش بێت بانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن ڕۆژی ئاڵای کوردستان لە خۆم لە ئێوە لە تەواوی خەڵکی کوردستان پیرۆز بێت بێگومان لە هەفەی دوانزەی هەموو ساڵێک هەفەی دوانزەی هەموو ساڵێک لە کانونی یەکەمی هەموو ساڵێکە دەستنیشان کراوە با ڕۆژی ئاڵای کوردستان هەمیشە ئاڵای کوردستان بەرز و پیرۆز و شەکاوە بێت لە هەفەی دوانزەی 1946 دیارە لەلایەن سەرۆکی کۆماری کوردستان قازی محەممەد ئاڵای بەرزی کوردستان زیاتر لە تەواوی شار و شارچکەکانی کوردستانە زیاتر ئەم ڕۆژە بەرزڕاگیرە هەر بۆ ئەمە بەستەش لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژەی دەستنیشان کرد با ڕۆژی هەڵکردنی ئاڵای کوردستان هەر بۆیە لە تەواوی دام و دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵای کوردستان ئەشکێتەوە هەمیشە بەرز و پیرۆز و شەکاوە بێت جا ئێستا ئێمە لە دەواازەی مەولەوین لە شاری سلێمانی لێرە قوتابخانەیەکی نێودەوڵەتی بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی خۆشەویست ئاڵای بەرزی کوردستان زیاتر لێرە ئەیانەوێت لە شەقامی سەرەکی مەولەویەوە تاوکو بەردەرکی سەرای شاری سلێمانی بە ڕۆشتنێکی بەردەوام لەلایەن خوێندکارە خۆشەویستەکانەوە زیاتر ئەم ئاڵایە بۆ نمونە لەم ڕۆژەیە زیاتر گرنگی پێئێن زیاتر ئەیخەنە ڕوو جا بۆ ئەوەی ورتر لەسەر ئەم بابەتە بدوێن مامۆستا مینام لەگەڵا بێت مامۆستا مینا ئازاد بەڕێزیان یاریدەدەری یەکێک لەم قوتابخانەی کە ئەمڕۆ لە دەواازەی مەولەوی ئامادەن مامۆستا گیان سڵاوت لێبێ ڕۆژی ئاڵات پیرۆز بێ سڵاو لە تۆش زۆر سپاسگیانی من مەمنون بەخێر بێنیاخوا ئەمڕۆ گەورەتان کردین بۆ ئەم ڕۆژی ئاڵا کە ویستمان حەزمان کرد ئەم ساڵ بە شێوازێکی جیاواز یادی ساڵی یادی ئاڵا بکەینەوانێ لە ڕۆژی حەڤەی دوانزەیە بە قوتابخانەی سی دەرسم ساڵ دووەم ساڵمانە یادی ئاڵای کوردستانەکەینەوە حەزمان کرد شتێکی جیاوازتر بێ هەم بتوانن خەڵکەکانی دەرەوەی مەکتەبی خۆشمان بتوانن ئەو شتە ببینن کە ئێمە و چالاکی ئەم ساڵ کردومانە بە شێوازێکی جیاوازتر چالاکیەکەی ئێوە جیاوازێکی لە چییە؟ جیاوازێکی ئەوەیە ئەم ساڵ حەزمان کرد ئاڵایەکیان بۆ دروست بکەین کە 9 متر درێژە و 3 متر پانە حەزمان کرد بە جادەی مەولەویە هەتا بەردەرکی سەرا بتوانن بەو شێوازە بڕۆن و هەنێک شتی کللتوریمان هێناوە مەسەنن بۆ نمونە دەهۆڵ و زۆرنایە بە هەمان شێوە تەلەبەکانمان حازر کردووە کە هەڵپەرکێ ئەکەن بەو شێوازە. کاتە چالاکیە کللتوریەکانتان هەر لە جادەی مەولەویە بەڵێ گیانی من هەر لە جادەی مەولەویە هەتا بەردەرکی سەرا بەو شێوازە. جارێکتر بۆمان دووبارەکەی تۆ چالاکی کللتوریەکانتان چی لەخۆ؟ چالاکی کللتوریەکانمان هەڵپەرکێ لەخۆ ئەگرێ دەهۆڵ و زۆرنای تایە بە هەمان شێوە و گۆرانی کللتوریشی تایە بەو شێوازە. دەستان خۆش بێ لێرە و چ پەیامێکت هەیە بۆ ڕۆژی ئاڵای کوردستان بە تەواوی ئەو کەسانەی کە کوردن؟ ڕۆژی ئاڵا حەز ئەەکەین بۆ هەموو کوردێک بتوانێت ئەو ڕۆژە بە بەرزی بنرخێنێت ینی ئەوە شتێکە کللتوری خۆمانە بۆ وڵاتی خۆمانە ینی کە ئێمە بتوانین ئاڵای کوردستان بە بەرزی ڕابگرین هەموو کاتێک تۆ جا ئیسا ئەم خوێندکارە خۆشەویستانە سپاس بەوتەکانت بە جلوبەرگی کوردیەوە وەرە لای من باشە کێشەیەک نابێت چۆنی گوڵی جوان باش ڕووکەرە کامێرە ئاڵای کوردستانە بەدەستەوێت بەرزی کەرەوە ئاڵاکە وایە ئەبێ ئاڵای کوردستان بەرز و شەکاوە بێت وایە پێم بڵێ تۆ ناوت چییە ئەمڕۆ لەم چالاکیە چۆنە بەشداریت من ناوم تەرزینە لەگەڵ مەکتەبەکەمان هاتووین بۆی ڕۆژی ئاڵا بەخۆشی و بێکەوە بەسەر بەرین. زۆر باشە تا چەندە حەزت لە جلی کوردیە؟ زۆرم حەز لێ. زۆر باشە سرودێکی نەتەوایەتیم بۆ بڵێ هیچ شتێکت لەبەرە بۆم بڵێ؟ سلێمانی شارەکەم شارە شکۆدارەکەم زۆر دڵگیر و ڕازاوی ئەڵێ بووکی ئەم ناوەی. ئافرین دەست خۆش بە قوربان ئەگەر ئەو خوێندکارانی تریش بێتە لای من چۆنی تۆ؟ وەڵا باشم. پێم بڵێ ئەمە چییە بەدەستەوەیە؟ ئاڵای کوردستانە بەزەبێ ئاڵای کوردستان بەرز بێت وایە؟ ئەدی سرودێکم بۆ بڵێ گۆرانیەک؟ گۆرانیەکەم بۆ بڵێ باش. باش
رقيمة ماما قومي كرزدا داشك دالري توفي زبا جاشكيني دانري توفي زمان كسنا الله كرد مردوا كسنا الله كرد مردوا توفي كرد زيندوا دەست خۆش بە قوربان زۆر سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێت بڵێ ئەوەی کە لەوێنەکان ئایبێنن ئاڵای کوردستان وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئاڵای کوردستان با درێژی 9 مەتر و پانی 3 مەتر لێرە لەلایەن خوێندکارانی خۆشەویستەوە لە شەقامی مەولەوی یەکێکە لە شەقامە سەرەکیەکانی شاری سلێمانی لێرە بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بەم شەقامە بەڕێ ئەکەون تاوەکو سەرای سلێمانی و لەگەڵ چەند چالاکیێکی تری کلتوری و بەرزراگرتنی ئەم بۆنە نەتەوایەتیە یاخود بەرزراگرتنی ئاڵای پیرۆزی کوردستان بۆ ئەوەی خوێندکارانی خۆشەویست هەر لەم تەمەنە منداڵیەوە زیاتر فێر بکرێن ئاڵای خۆیان خۆش بێت ئاڵای وڵاتەکەیان زیاتر خۆش بێت و هەمیشەش ئاڵای پیرۆزی کوردستان بەرز و شەکاوە بێت دو خوێندکار وەرەگرم ئەگەر هاوکارم لەگەڵم بێت چۆنیت؟ باشی پێم بڵێت تۆ ناو چییە؟ ڕۆژ کامێرە ڕۆژ تۆ چۆنە جلی کوردیت لە بەرانەیە؟ وڵی خۆ بۆ هەموو کەسێک نییە مامۆستاکان ئەڵێن هەنێکیان لە بەریەکەن و هەنێکیان لە بەریان ڕۆژی ئاڵای کوردستانی شت پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ چیت هەیە بۆ خوێندکارەکانی هاوڕێت کە ئاڵای کوردستانیان خۆش بوێت؟ ڕۆژی کوردیان لە هەمویان پیرۆز بێ ئاڵای کوردستانیش هەمیشە شەکاوە بێ وایە؟ بەڵە خۆشەویستان ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ من لە دەواازەی مەولەوی بڵێن لە شەقامی مەولەوی لە شاری سلێمانی لەلایەن ئەم خوێندکارە خۆشەویستانەوە لە یەکێک لە قوتابخانە نێودەوڵەتیەکانی شاری سلێمانی هاتوون ئەیانوێت ئەم ڕۆژە زیاتر بەرز و پیرۆز بکەن ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانە.